سڵاو کەریم کابان لە شعری ئەحمە هەردی دێڕێکی هەیە کە لای زۆر بەمان ناسراوە کاڵێ قەت نەدەی ئازاری جانی مەست و بێدارانی شەو. من لەم دێڕا ئاوەستم دێرێک ئیزافاکەین بۆ ئەم بەرنامەیە ئەڵێم خۆ ناشکرێ مەست و بێدارانی شەو بەشێک لە مەست و بێدارانی شەو با گشتگیری نەکەین ببێتە هۆکاری ئەو هەموو ناڕەحەتی و دەردەسەری و ئازارە بۆ خوشک و برا و خێزان و دایک و تا دوایی. خۆ ناشکرێ مەست و بێدارانی شەو هەموو شەوێ 4 بوتڵ چوزانم ئارەق بخواتەوە و بە 120 و 200 سارە لێ خوڕێ و بەربێتە گیانی شەقام و جادە و چی و چی. خۆ ناشکرێ مەست و بێدارانی شەو با هەمیشە بەشەکە نەڵێمەوە بەشێک لە مەست و بێدارانی شەو لە دەرەوە لە کەیف و سەفا و چەقەنە لێیان بن و لە ماڵی شەوە بە شەق بەر بنە کە سوکار و ژن و خێزان و مناڵیان. ئەمە دیاردەیەکە کە بەداخەوە هەتا ئێستا وەک پێویست بەو درشتیە کە ئێمە پلانمانە میدیای کوردی ئیشی لەسەر نەکردووە. هەڵبەتە ئەمێ باسیەوە بکەم بەشێک لەم دیاردانەی کە من ئیسارەیەکەم قسە و ڕازی دڵی خەڵکە. من پێم وایە هەموو کوردستان پرۆدیوسەری ئێمن هەموو بەڕێزانی کە لە پشتوپەنای دەروون و دیاردن پرۆدیوسەری ئێمن. من جارێک لە ڕێستۆرانتی هاوڕێیەکەم کاکتوانە لە شاری سلەیمانی دانیشت بووم توانای سعدی بەک کە پێشنیاری ئەم بابەتەی کرد لە معاناتی هەندێک برادەریەوە لە معاناتی هەندێک خەزانی برادەریەوە دواتر پۆستێکم کرد کە پۆستەکەم کرد بەڕاستی دیاردێکی قێزەونە بەڕاستی شەو خواردنەوەی هەمیشەیی پیاوان تا ئاستی بێهۆشی بۆتە هۆکاری خیانەت بۆتە هۆکاری نەمانی کاریزمای باوک بۆتە هۆکاری پەرتەوازایی کارکتەرێک کە پێڵێن باوک و تا دوایی. بە خۆشحاڵیەوە دوو میوانی سەرەکی میوان من کە ئێستا ئینفۆگرافیەک لەباری کارکتەرەکانیانەوە ئەبینن و کۆمەڵێ نمونەی زین و لێرە ئامادەن خانمێکی بەڕێز وەکو خانمێکی دەردەدار بۆ پەڕی جورئەتەوە لێرە لەگەڵمان نابێت و کۆمەڵێ بەڕێزی تر بە ڤیدیۆ بەشداریمان لەگەڵاکەن. حەدەلیمکان لە ماوەی ئەم کاتژمێرە هەوڵەین زۆربەی ئەو نمونە زینوانە وەرگرین کە دەردەداری ئەم بابەتەن. من برادێک بۆی نووسم اینجا بە چیە ئەم بەرنامەی تۆ چکە کاتی ئەم بەرنامەی تۆ کاتژمێر نوێ خانمێک بۆی نووسیم سەعات 9 هەموو ئەو کەسانی کە ئەم بەرنامەی بۆکەی لەو جوان کە تۆ بەرنامەی لەسەرەکەی واتە سەرخۆشن و ئاگیان لێنێ. بۆیە من هیوادارم ئەم بەرنامەیە ئەوەی کە ئەیبینێت شەیری کات بۆ ئەو بەڕێزانی کە لەم دۆخان بووی کە لانی کەم سەیرێکی ئەم بەرنامەیە بکەن و سەیرێکی واقعی ژیانی خێزانی خۆیان بکەن. ئینفۆگرافیەک لەبارەی دوو میوانەکەمەوە ببین و دەست پێک فەرموو. پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر بەهات حەسیب قەرەداخی نووسەر و مامۆستای زانکۆ ساڵی 2005 بڕوانامەی بەکالۆریۆسی لە ڕاگەیاندن لە زانکۆی سلێمانی بەدەستێناوە. ساڵی 2010 بڕوانامەی ماستەری لە ڕاگەیاندن لە زانکۆی سلێمانی بەدەستێناوە. ساڵی 2016 بڕوانامەی دکتۆرای لە فەلسەفەی ڕاگەیاندن لە زانکۆی سەلاحەددین و زانکۆی لوبنانی بەیروت بەدەستێناوە. ڕێزان شێخ دلێر ساڵی 1997 بڕوانامەی بەکالۆریۆسی لە زانستی کۆمەڵناسی لە زانکۆی سەلاحەددین بەدەستێناوە. ساڵی 2003 بڕوانامەی بەکالۆریۆسی لە بەشی یاسای زانکۆی سلێمانی بەدەستێناوە. ئەندامی 2 خولی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بووە. بۆ ماوەی 4 ساڵ ڕاوێژکاری یاسایی و بەرپرسی پرۆژەی هارتلاندی نێودەوڵەتی بووە. دووبارە بەخێر بێن مامۆستا مەشغوڵی ڕێزان خان جەنابیشە بەخێربەی لە سلەیمانی و تەشریفێنە. ئێمە ینی بەبێ مبالەغە دڵم ینی چاوم ڕوون بوو کە دوای ماوەیەکی زۆر بەرنامەمان کردەوە بێ کۆچکاش بەرنمەیەک تۆمان لەگەڵا بوو بێتی کاریگەری خۆی هەبوو بۆ مامۆستا هیچ بەم نزیکانە ئێمە بێکۆ بەرنامەمان کرد با لە پیاو خۆیەوە دەست پێ بکەین. ئەم دیاردەی کە ئێمە باسیەکەی ینی ئەم جۆرە لە مەزبوونە ئەم جۆرەی لە هەندێ ناوچە و لە هەندێک خێزانە بۆتە کللتور
خواردنەوەی پیاوان بەو جۆری کەیتر بێهۆش و گۆش یەتەوە بۆ ماڵەوە بە چواردەسە ئەی هێنا بەرنامەی لەسەر بکەین بە دڵنیاییەوە بەرداموش ساڵ لە خۆت و لە خاتو ڕێزان لە میوانەکانت لە بینەرانت لە ستافی بەرنمەکەت دیاردەیەکی تا بڵێ زیان بەخشە دیاردەیەکە کە پێویستی بە لێکۆڵینەوە هەیە لە ڕووی کۆمەڵناسی لە ڕووی دەرونی لە ڕووی پیادەکردنی بەهاکانی کۆمەڵگە بە بۆچوونی من ئەوەی کە ئەتوانین لە بەرنمەیەکی ئاواهیە سەرپێیی و بە پێشەوە وەستاوین کورسیتان بۆیە نەمەگەڕ قسەی لەسەر بکەین ئەتوانین هەندێک ئاماژەی خێرا بدەین بەس یعنی ناتوانین قوڵ لێی وردبینەوە باش پەیوەندی منەمەیە دکتۆریانی تکایە بە مجاملە نەکە ینی ئەمە دیاردەیەک نیە منەمی شەوتومە هەندێک جار ئەو دیاردا کۆمەڵایەتیانی ئەمە باسیەکەین جادەیەکی قیر نییە بڵێ وەڵامانی جادەکە قیر کرا بڵێ نەها گۆڕانکاریمان دروست کرد ئەم بەرنامانە خودوکانی شعوری خاوەن دیار دەکەی ینی لانی کەم بە ئەو پیاوەی کە سەیری ئەم بەرنمەیەکات با تۆزێ شعوری بجوڵێنی جا ئەمە چۆن نەکرێت چۆنە بەڕاستی ئەمە ئەبێ بگەڕینەوە بۆ هۆکارەکانی باش ینی تۆ معاملە لەگەڵ ئەنجامە ناکی بەتەنیا باش ئەبێ بگەڕیتەوە بۆ هۆکارەکانی سەبەبی ئەم دیاردەیە چییە لێەوە چارەسەرەکرێت باش و لەیەوەشەوە دەتوانیت موچڕکێک بە ژیانی ئەم کەسا بێنی کە خاوەنی ئەم دیاردەیە باش ئەبێ لە تێگەیشتن هەبێت یعنی ئێمە هەتەنیا فتوای تەحریمکردن و قسە پێوتن و گاڵتە پێکردنی ئەم کەسانە بین کە ئەمە خاوەنی ئەم جۆرە هەڵس و کەوت و ڕفتارن بەڕاستی ناگەین نەتیجە وەک هەموو بوارەکانی تر وە خەڵک شکاندن و خەڵک ناشرینکردن ناگەنێت بە ئەنجام ئەبێت کارێ بکەیت تۆ ئەو کەسانی ئەم جۆرە ڕفتارە دەکەن بە بەدمەستی نیوە شەو دەگەڕێنەوە ماڵەوە دەکەونە شەق هەڵ هەویشتن و قسەی ناشرین و بە بۆگەنێکی پیسەوە دێنەوە ماڵەوە ئەبێ ئەمانە تێبگەێنرێن کە ئەم ئیشەی ئەم دەیکات ئیشێکی نابەجێ هەر کاتێک قەنەعەتی کرد بەمە خۆی ئۆتۆماتیکیان وازی لێ دێنێ بەڵام تۆ بکەویتە محارەبەکردنی تەنیا بە پێچەوانەوە زیاتر بەقینا دەچێت بۆ کاری سەرەکی بەلای منەوە ئەوەیە کە پیاوان لە وڵاتی ئێمەیە لە کۆمەڵگەی ئێمەیە پەروەردەی دابوونەریت و بەهایەکی کۆمەڵایەتی ئەو تۆن کە وای تێگەاندووە لەم داڵیەوە لە پەروەردەی مناڵیەوە لەو ژنگەی کە تیا دەژی بە گشتی کە تۆ خوددا ئەم دنیای لە پێناوی تۆ دروست کردووە لە پێناوی پیاوە دروستی کردووە لەبەر ئەوە تۆ هەرچیەک دەکەی بۆ ترچێت سەر ئەگەر ئەم تێگەیشتنە ڕاستکەینەوە لە لای پیاوان ئەماقی بە خواردنەوە چیە علاقی بەسەر کۆمەڵیشتەوە هەیە خواردنەوە ئەو دیاردەی کە جەنات باسیەکەی بەشێکی بچکۆلەیە لە هەموو ئەو ڕفتارە نابەجیانەی پیاوان بەرامبەر بە خێزانی خواشە تۆ تێ بڵێ پیا و شعورێکی وای بۆ دروست بۆکەیتر پێی ڕەوایە بخواتەوە پێی ڕەوایە لە ژن با پێی ڕەوایە هەموو شتێکی لەلا ڕەوایە ئەگەر نا ئینسان هیچ مرۆڤێک نییە لە دنیاە کە ڕفتارێک دەکات ئەگەر قەنەعەتی هەبێت لە ناخی خۆیان کە ئەم ڕفتاری دەیکە ناشرینە و ڕەوانیە سڵێکە کاتەوە دوو جار بیرەکات و اینجا دەیکا بەڵام کە تۆ هەموو ڕۆژێک ئەمەت کردەوە باشە لە ڕووی زانستی دەروونناسیەوە باشە لە ڕووی زانستی دەروونناسیەوە تا چەند بابەتی ئالوودەبوون بەم بابەتەوە ڕەوایە ئایا ئالوودەبوون بەو ئاستەی کە تۆ ئێستا من نمونی زیینومانێ ئالوودەبوون بۆ بابەتی کە چوزانم ینی من بۆیان نووسیوم ئەڵێ ینی ژنی پیر بۆی نووسیوم ئەڵێ من دەردەداری مێردەکەمم کە ئەوە هیچ لە ئەخیری تەمەنیا لە ڕووی سەحیەوە من چەند بەسەرخۆشی پیسایی کردوتە ماڵەکەم و میزی کردووە بەدار و بەردا احترامن لە دوای ئەوەی کە پەچیشی کەوت و جگەری دارزا من دیسانەوە 10 ساڵ پیسایی و میزی ئەوم پاکردوتەوە یعنی هەم بە ساغی و هەم بە نەخۆشی ئەرک و بارگرانی بوو کاکە دەروون ئەگەر ئێمە بتوانین پیاوان قەنەعەت پێ بکەین لە ڕوانگەی ئافرەتەوە خۆی ببینێت لە ڕوانگەی خێزانەکەیەوە لە چاوی کچەکەیەوە خۆی ببینێ و ئەم ڕفتارانەی خۆی ئەم ڕفتارە نابەجیانەی خۆی هەڵسەنگاندن پێ بۆ بکە بڕوام وایە لە 90 ڕفتارە ناشرینەکانی تەرکەکات بەڵام مشکلەکە ئەمەیە ئەو نەگەیشتوتە قەنەعەتی نەڕاگەیاندن نە مزگەوت نە کۆلێژ نە سیاسە حیزب هیچ نە کۆمەڵگە بەگشتی نەیتوانیوە تا ئێستا
پیا وا ڕابێنێ کە لە ڕوانگەی ژنەوە سەیری خۆی بکە بزانێ ئەم نیوەی کۆمەڵ کە کچ و ژن و خوشک و دایک و نەنکێتی کە دراوسەکانێتی تەڵەبەکانێتی چۆن ئەم دەبینن ئەگەر ئەمی فێر بکەین ئەم لەسەر ئەمە ڕابێت بڕواکە بەشێکی زۆر لە ڕفتارە نابەجەکانی واز لێ دێن باشە هاوڕێی ئەمە موبەڕیر نییە ینی موبەڕیر نییە بۆی کە ڕاشکاو بە تۆ دایمە قسە و پێهێ و قسەکانیش هەندێجار بە جۆرێکە ئەمە موبەڕیر نییە هەڵبەتە لە تیۆرە زانستێکەوە ئەوە وایە بەس ئەمە موبەڕیر نییە پیاو هەیە نەزانێت کە ئاخواتەوە یعنی گریمان شەوێک ئەگەر لە 10 ساڵ جارێکە ئەمە ڕووبات ڕەنگە شەرعێتێکی تیابێت یا بڵێ ئەم شەوای لەوە بەڵام پیاو هەیە هەموو شوێگەمە بەزمێتی ئەمە موبەڕیرەیان چوزانم ئەمە چییە؟ دەمە سەرەتا زۆر سوپاس بۆ تۆ کاکە دەڕون کە بەرنمەیەکە بەڕاستی من پێویستم بۆ بوو کە لە سەرم بابەتە قسە بکەم و کۆخۆم بە خێراتنی کاکە بەهاتی شەکەم و زۆر سپاس بۆ کەناڵەکەتان و بۆ بەرنمەکەتان و بۆ میوانەکانتان بە تاکیدی ئێمە دایمەن کێشێکی گەورەمان هەیە کاتێ ئەو پیاوانەی کە ینی هیوادارم هیچتان عاجز نەبن ئەو پیاوانەی کە خۆیان بە کەسانێکی مەدەنی ئەزان و خۆیان بەوە ئازانن کە فعلەن لەو خانەیان کە ژنان دەڕەجەدون لە ناو کۆمەلگای ئەوان هاودەنیانن هاوکاریانن ئەیانەوێ یارمەتیان بن وێنە بەرەی دژە پیاوە بەڵام بەرەی دژە پیا و مانایەوە نییە کە من بڵێم ئەمە کۆمەلگاکە تۆ بۆی دروست کردووی بن پێویستە تەوعیە هەمومان پێویستمان بە تەوعیە نی هەر کەسێ لە ناوم کۆمەلگایە هەندێک کار هەیە خراپە بۆ جستەی خۆت باشە بۆچی ئەم ژنە هەڵناسێت بە یاسا مامەڵە لەگەڵ ئەو ڕووداوا بکە زۆر باشە یعنی ژن هەبووە لە محکەمە بڵێ لەبەر ئارە خواردنەوەی مێردەکەم جیابمە و محکەمە پێی پێنەکەن یا با باسی جارێ قانونی عقوبات بکەینکەوەی کە سزای لەسەر بێ گەر هاتوو کەسێک خواردیەوە بە پێی مادەی 386 سزادانی عراقی ئەگەر خواردیەوە و ئەو ناوەی تێگا مەشاکیلی دروست کرد ئەمە عقوبەیەکی هەیە 10,000 دینارە نازانم ئێستا گەر کرد بێت یان بە 100,000 دینار و ئەگەر 34 جار تکراری کرد و اینجا حبسە بۆ ماوەی مانگێک ئەگەر هەموو شەوێ ئەمەی کرد اینجا ئەخرێتە مەسەحەوە ئەمە قوبە قورسەکەیە بۆ ژن ئەگەر هاتوو ژنێک پیاوێک بە سەرخۆشی ڕۆشتەوە ژنەکەی تەلاقات تەلاقی ناکەوێت لەبەر شەرعی بە شەرع بە دینی ئیسلام تەلاقی سەکران ناکەوێت سەرخۆش یعنی بیکوژێ بیبڕێ تەواو کە چوە بەردەمی محکەمەوەڵا جەنابی حاکم من سەرخۆش بووم ئاساییە ئەمادە سەرخۆش بوو ئاساییە تەلاقەکەی ناکەوێت ئەگەر ژنێک بڕوا سکاڵا بکە مەسەن بۆ نمونە تەلاق داوای تەفریقەکە بەوەی کە مێردەکەی سەرخۆشە هەر سەرخۆش بە تاقی تەنها مەشروع بخواتەوە نەخێر ئەو داوایی وەرناگینێ و ڕەدی شەکرێتەوە چونکە من لەگەڵ زۆر لە پارێزەرانی کە کاربان کردووە لە پێشتراو کە ئێستاش بەردەوامین نەخێر ئەبێلی یابێ کوشت بێتی تەقریری طبی هەبێ ڕۆحی دەرچوو بێ زەرێکی زۆر بی سەلمێنێکە ئەوە ئیتر من ژیانم لێ تاڵ بۆ اینجا محکەمە بۆ جاری دووەم ڕەنگە وەریگرێ لە بەرەوەی جاری پرسیارم لێ ناکردی بووی کە بەو تەفاسیلە بەو شەرح نەکردینە کە یاسا ئەوە نەغایبە لە اینجا هەمووشمان کەیت یەتە سەرباسیەوەی ئێمە دەوڵەتێکین لەسەر شەریعەتی ئیسلامە ڕۆین بەڕێگاوە هەموویان مسلمانن کەیتە سەربابەتی شەرع هەموو ئەو پیاوانەی کە مەسروب خۆرن حەڵاڵی خۆمە چوار ژن بێنم شەرع بۆی قبول کردوم ئەی حەڵاڵی خۆ شەرع ئەوەشی پێ حرام کردووی کە بە سەرخۆشی بڕۆیتەوە ماڵ و مەناڵ بکوژی لەبەرەوە ئەمە ئەو قوتانەیە کە پیاوی ئێمە وەرێ نمونەیەکی زینومان هەیە وردە تەشریف بێنە تا جەناب دەگەیتە ئێرە و ماسکەکە ئەبەستی پێم وا بیتر ئەم نمونەی کێسان گفتوگوی لەگەڵاکەین پێم وا بیتر لە بنی هەمانەکایات کە ئێمە بزەبت باسی چیەکەین خانم جان ماسکەکەت بەستە لە بەرۆی کە وەکو خۆت دەنگ و ڕەنگە پارێزراو بێ با ئەو بێت بەڕێزیان بێت چکە پێم وا بێ ئیشیشی هەیە بۆی کە ئەوەی بکەین فەرموو خانم ماسکەکە تاخیری کردی بەڵێ بەستێ فەرموو زۆر بەخێربی عزیەتی کێشاو من مایکەکەت بۆگرم لەسەر داوای خۆت ڕوو بکە من بۆی کە پشتت لە ئەوە بێت زۆر بەخێربی هەڵبەتە ئەو پەڕی من شانازیەکەم بۆی کە ئێوەمانان بەو پەڕی جورئەتەوە وەنیە ڕێزان خان یعنیەنە ئێرە بۆی کە ئەو ئازارانەی کە هەتانە لەم بەرنامەیەوە بە خەڵکی بڵین و وەک خۆت تۆی کردو بە قوربانی کەسی تر نەکا بە قوربانی زۆر بەخێربی زۆر سوپاس بۆ متمانە و من لێرەوە بە جەنابیشت و بە هەموو بەڕێزاناڵم کە بەشداریان بەرنمەیە کە ناو دەنگ و ڕەنگ و هەموو شتێکتان پارێزراوە
کەرامەتی ئێوە کەرامەتی خۆمانە بەڕاستی بۆ خۆت بە قوربانی دەسی ئەم بابەت ئازانی من دوایەوە کە پۆستێکم کرد لە سوۆشیال میدیا جەنابەت بۆ نووسیم بۆ پەڕی جورئەتەوە سەرنج ڕاکێشان بۆی کە هەر چۆنێک بێ قەناعەتی پێ بکەین بیتە ئێرە بۆ خۆت بە قوربانی ئەزانی سەرەتا سپاسی بەرنامەکەت دەکەم کە بەرنمەیەک بوو دەبووە زۆر زۆر بەرنمەیە بکرابووە پێشی هەموو بەرنمەکان باشە و کاک دەروون دەڵێت جارێک لە پیاوێکیان پرسی دەتوانی زینا بکەی ئەڵێ نازینا حرامە پێی ئەڵێن ئەتوانی قەتل بکەی ئەڵێ نا قەتل چۆنەکەم زەلامە کوژم ئەڵێن دەها ئەو پێکە بخۆرەوە پێکەکە ئەخواتەوە و زەلامێکیش ئەکوژێ و زینا شەکاتن کەواتە ئەمە سەرباری هەموو شتێکە خواردنەوە من یەکێکم لەوانەی کە ناتوانم بڵێم بەس سەبر لەسەر خواردنەوە جیابوونەوەم هەبووە کە ساحێبی 4 منداڵم و مناڵێکم لەسەر ئەوەی کە زۆر لە زگم بوو لێدام تقریبا تووشی سەقەتی بووە کارەکەی کاری سەرخۆش بوو بەڵێ زۆریش سەرخۆش بوو کەی خواردەوە نازانم تر چۆنەی خواردەوە بەلای ئەوە دیارەوە خواردنەوە شتێکی تەواوە ئەم خواردنەوەیە خواردنەوەکەی ویلەی هەموو خەڵکێک ئەسڵترە ئێمەی وەکو ئافرەت ئەبێ مەزەشیان بۆ حازر بکەین و ئەبێ ئێستا من یەک لەوانم کە ناوی هەموو جۆرە خواردنەوەکان نەزانم لەبەرەوەی بۆفیەکمان هەبوو پڕ بوو بۆت نەبوو بڵێ مەخۆ بۆ ینی باش بۆچی مەسەلەن ئاستی خواردنەوەکەی با بڵین هاوسەری پێشوت چی بوو ینی چی توی بێزارەکە من ێستا لە تەلەفۆنەکان ما بەڕێزێک وەرەگرم ئەڵێ بە عەکسەوە من ماڵەوەمان پشتگیری مەکەن کا خۆم و لە بڕی ڕووم خۆشە بێ نازانم بەس ئەوەی تۆ چۆن بوو ئەوەی من چۆن بوو ئەوەی من پێتەڵێم بۆچی کە ئەو ئەخواتەوە دێتەوە لێ دەداتن و بە لە بینی ژن و مێردا کە لێدان پەیدا بوو کە دەمە ئەکسپیدۆن پەیدا بوویتر ئەم ژیانە تێکەچێ بەڕاستی تۆ مناڵەکانم زۆر جار پیساییان لە بنەخۆیانە کرد لە ترس و لە شەڕە ئەوە تێک چون نییە باشە بۆ ڕێزانخان باسی یاسای کرد بۆچی پەناو وەڵاهی با پێت بڵێم ئەم یاسایە بە زیادەوەیە لە هەولێر بەڕاستی پێ بڵێم من یاسا هەبووە شکایەتم لی کردووە ئێستا شوێنەواری لێدان بە جسمەوە ماوە لە شەوێکیانە نزیکەی 4 فڵچەی تیاشکانم سییانیان ئاسندانەیەکیان دار من لە زیاتی شایەتیەک 1000 شایەتیت بۆ دێنم زۆر بێمنەتم لە قسانێکە ئەیکەم باشە یاسا بووی چی بۆ نەکردی یاسا پۆلیس هاتبووە بەر دەرگانەیە توانی بێتە ژوورۆ لە بۆی ئەمری تەحەری پێ نەبوو ئەمە یاساکە ڕێزانخان قسەی تۆ چی وای ڕاستە ئەگەر هات و حاکم یاخود دادوەر ئەمری بۆ دەرنەکان ناتوانێت بەحساب بێت ژوورەوە بەڵام لە کاتێکا گەر حاڵەتەکە خەتەر بێ مردن بێ بۆ نمونە بەڕێوەبەرایەتیەکان کازانی بەڕێوەبەرایەتی ڕوبڕبوونیتون تیژی دژیژنان ئەبێ بڕۆنە ژوورەوە چونکە لە بەروی ئەو کەسە ژیانی لە خەتەرایە ئەمرێ ئایا تۆ پێویستت بەوە لەو کاتا پێویستت بەوە بڕۆی ئەمری قازیەکە بێنی یاخود بڕۆی ئەو کەسە ژیانی ئەو کەسە ڕزگارکەی لەبەرە زۆر جارەمان کەوێتە سەر ئیحمالی ڕەنگە ئەو پۆلیسە یاخود ئەو فرقەی کە دەرەچێ بڕوات بۆ ئەوەی کە ئەم کەیسە ڕزگارکە کەوێتە سەرۆی کە چەنەتوانێ هاوکار کار دەروون حتا واستە هەبێ لە وڵاتی ئێمە ژیانمان هەروە دەبێت بۆچی واستەمە بەس ئێستا پێ دوای لانی پەیوەندیدار پشتگیری بەڵێ ئەرە وڵایکە چۆن ئەرە وڵی ئەیکە چۆن قسە بکە دەفەرموبایەکێک باوکی مەسول بێتن بڕوە بیخواتەوە با بڕۆ شکایەتی لێ بکەن بزان نەتوانن بەخوا ناتوانێ یان لەوانەیە چەند برادێکی مەسەڵەن برادری هەیە برادەرەکانی دەستیانە ڕوە ئەڕۆن لەو دیەوە بەری دەدەن ئیتر بۆت بێتە دەرەوە ئەوە نەژن و مێردایەتی ماوە و ئەگەر بە سڵ و عەشایریش بتگەڕێنەوە ئەوە نەیتر تێی هەڵدانت دەکا و سەرە ڕای خیانەتەکەش باشە بۆ خیانەت بوو وەڵڵاهی خیانەتیش دەکا باشە نەتیجەی ئەنجامی ئەم ڕووداوی تۆ لەگەڵ هاوسەرتا گەیشت بچی جیابوونەوە جیابوون دۆخی مناڵەکانە لە ڕووی نەفسیەوە منەمێ باس خراپ بەڵێ ئەو وێنانیان لەبەر چاوە کە شەوان هەمیشە بینیانە بەڵێ چی بە ژنانەڵی چی بەو ژناناڵی کە دەردەداری ئەم بابەت وەڵڵاهی من یەک شتیان پێڵێم لە ڕۆژی دەستگیرانداریەوە هەلو کاتە یەکەمین شت کە داخوازیان دێتن ئەن لە قەن با 4 مانگ 5 مانگ لێ پێچینەوەی پێ بکەن بەڕاستی کە دوایی ئەزانن ئەو پیاوە یەک شەو لێیان بینی ئەخواتەوە چونکە ئەوان ئەڵێن ئالوودەبوون بەڵام بەڕێی من خواردنەوە ئالوودەبوونی نییە ئەتوانێ واز بێنی من ئافرەت ئەناسم عیبادەت و ئالوودەبوون یعنی تەمەشاکە لە سەفرە بووینە مێردەکەی نیوەڕۆ نوێژی کردووە ئێوارە لە ترسی ژنەکەی لە پشتەوەی سیارەکە قومی لە بیرەداوە باش تۆ پێ دوایە هاوسەرەکەی جەنابەت لە نێوانی
چکامە ئەمە نمونەی زۆر خەڵکە مامۆستا ینی لە نێوانی مەشروب و مناڵەکانە مەشروبی هەڵبژار 100% لەبەرەوەی ئەمن زۆر 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 تەکلیفی ئەو شتم لێ کرد تخوا مەشروب مەخۆ تخوا بەستەیان کە ئەزانی بۆ ئەڵێم ئالوودەنیەت کە جارەوە بوو بە کاتێکی زۆر زۆر وازی لێ دەهێنا ئەی بۆ ئێستا بۆ هیچ ئەمە پرسیارێکی تۆزە تایبەتەوە گەر ینی ڕاشکاو بە هیچ خەلەلێکە لە خۆ تاشکە برد ینی بە هۆکاری بێتاقەتی نەبوو خواردنەوە کەوەکو زۆر پیا و ئەم بەڕێرایێنێتەوە لە چی بێتاقەت ینی نازانم چوزانم دەرون ئەی پیا و هەیە ڕواتەوە تێر و پڕ لە دایک خوشکی هەڵدەدەخۆ ئەمەش خەتای ژنەکەیە یعنی ئەمەش ژنهێنان کاریگەرە لەمەیە ئەوە ژنەکەی بەدلی خۆی نێنەوەی دایکە کە خۆدایکە کاردایکی بووە ڕاستە نمونەت زۆر بێ زۆر زۆر گەورەی و نوان کاتیتە ئێرە هەڵبەتە خانمێکێکە لە خانمە چالاکەکان و لە دوای جابوونەوە ئێستا خانمێکی دیارە و مەردانە خەریکی بەخێوکردنی مناڵەکانێتی ئەو تەنها لەبەر تۆزێک ینی لەبەر کۆمەڵگا لەبەر هاوسەری پێشووی لەبەر سومعی مناڵەکانی لە بڕووی کەرامەتی خۆی ئەو ماسکەی بەستەوە گەرنا ئامادە بوو بەبێ ماسکیش قسە بکە بەڵام ئێمە لەبەر هەموو شتانەوە بوو زۆر زۆر بەخێر بەی گەورەی دوان ببوورە تۆزێکیش لەیش تاخیرمان کردی و زۆر زۆر سپاس قوربانم میحترامت ڕێزان خان چیڵی تەواوە قسەکانی زۆر زۆر تەواوە ینی ئێمە کێشەکەمان لێرە تەنها خواردنەوەکە مەسەلەکە ئەو کەسە نییە کە چەند زەرەر بە خۆیە گەێنێ زەرەر بەخێنە خۆی گەربیتە سەر بابەتی مەشروب خواردنەوە زۆر زۆر ئاساییە ینی خەڵک ئازادە تۆ لە کۆمەلگایە کاژێم کۆمەلگای و پڕ مەسیحیتایە ئیتر ئەنواع مکەوەنا دەوتان ناو کۆمەلگاکەدا هەر کەسەش ئازادە بەپێی بیر و ڕای خۆی مەشروب ئەخوا بەڵام ئەوەندە بخوات بۆ خۆی نەک زیان بگەێنێ ئەمەی کە ئێمە باسەکەین ئەو جۆرە مەشروب خواردنەوەی بێهۆشی ئەو ڕووداوانی کە بێهۆشی کە ئەمە دیاردەیەکی زۆر زۆر ڕوون و ئاشکرا لە لای ئێمە بە تایبەتی ئەگەر من باسی هەرێمی کوردستان و هەروە باسی عێراقیشکەم لەبەری بە کۆی گشتی دەروی هەرێمی کوردستانیش پیاو لە ناو عێراقا بەم شێوەیە یعنی بە ئازایەتی دانێن ئەگەر بێنەوە دەنگ بردکەنەوە لە ژنەکانیان بن مناڵەکانیان هەراسانکەن ئەمە بە قووت بە خۆیان دانێن وەکە ئەبێ بە ڕۆژیش وەکو ئەوەی کە هیچیان نەبینی بێ زۆر ئاساییە ینی ئەگەر قسەشیان لەگەڵ بکەی ئەڵێ خۆ من چییە ئاگام شەرعیش خوبڵێک هاڵێ گەر تۆ سەرخۆش بیت هیچ شتێکت لەسەر نییە ئەمە هەمیشە قسەی و کەسانەیە کە من زۆر گوێم لێبەوە بەپی ئەو کەیسانەی کە لەگەڵ یا تعاملم کردو لەبەرەوە ئەمە قورسە ینی چۆن ئەتوانی تۆ لەمە وا بکەی لەو پیاوە کە خۆی فعلەن هەز بەو مەسئولێتەکە بە بەڵام بەداخەوە حتا لەناو خێزانەکانی شاڵێ تازە چی لێ بکەین ینی کوڕەکەمانە خواتەوە ینی بیکوژین من زۆر جارەمەم گوێ لێ بۆ بیکوژین ئەبێ خۆت ڕابێنی لەگەڵیان دکتۆر وەکوتم دابوونەریت و بەهاکانی کۆمەڵگا کۆمەلگەیەکی پیاو سالاری دروست کردو ئەم کۆمەلگە پیاو سالاریە هینی بەرهەمی ئەم دوو ڕۆژە نییە ئەم 2 ساڵ و 10 ساڵە نییە مە کۆمەلگەی پیاو سالاری و نێر سالاری هی زیاد لە چەند هەزار ساڵێکە ساڵ بە ساڵ سەدە بە سەدە کەڵەکەبوونی ئەم دابوونەریت و ئەم بەهایانە وای لە پیاو کردووە وەکو لە سەرەتاوتم وا تەسەورەکە وا تێگەشتنی وایە یعنی نخبەیەکی زۆر کەم نەبێت کە خوێندەوار و متەمەدن و ژیر و عەقڵ کراوەیە باقیەکەی وا تەسەورەکات یعنی کە خوا ئەم دنیا لە پێناو دروست کردووە وە ژن یەکێکە لەو کەرەسانی کە ئەبێ خزمەتی ئەم بکە لەبەرەوە ژن نابێت تووڕە بێت ژن نابێت ناڕازی بێت ژن نابێ بێزاری دەرببڕێ ژن نابێ ڕێی هەبێت و ژن نابێ ئارە خواردنەوە بە نابێ بە هیچ نەک ئارە خواردنەوە هیچ ڕەفتارێکی پیا و جێگەی ڕەخنەگرتن نییە لەلایەن ژنانەوە بەم دابوونەریت و بەم عەقڵێتە بەڵام ئەگەر ئەم مرۆڤە ئەم پیاوە ئەگەر لە مناڵیەوە لە پەروەردە و فێرکردنەوە هەتاوەکۆ بێتە بە گەنجێکی پێگەشتووی دەرچووی زانکۆ ئەگەر هەنگاو بە هەنگاو لەبری ئەوەی فێری عرابی جملەی عەرەبیەکەن لەبری ئەوەی فێری امتحانێکن لە بەرزی شاخ و قوڵی دەریا و ئەم قسە هیچ و بوتانێک کە بە کەڵکی هیچ شتێک نایەت و هەموو ژیانمان لەما خەسار بوو بێن دابوونەریتێکی نوێی پێفێرکەن هێواش پاش چەند ساڵێک ئەم 30 ساڵی ڕابردوو ئێمە ئەمەمان کردایە ئێستا ئەم بەرنامەی تۆ زەروری نەبوو ڕوات هەبێ ئەم 30 ساڵی ڕابردوو پەروەردە و فێرکردن میدیای ئێمە حیزبەکانی ئێمە مزگەوت و کەنیسە و خێزانەکانی ئێمە پڕ دەبوون لە بەبەهای نوێ کە ئینسان ڕێزی بەرامبەرەکەی بگرێت من کە ڕاوەستان بەرامبەر ڕێزان خان
وەک مرۆڤ بەرامبەری ڕاوەستم مرۆڤێکە هەموو ئەو مافانە هەیە کە من بۆ خۆمی ڕەوا دەبیرم هەموو ئەو شتانی کە بۆ ئەوی بەعی بەزانم ئەبێ بۆ خۆشم بەعی بزانم ئەگەر وام نەکرد لەم جیهانە نوێیە جێمان نابێتەوە ئێمە وەکو میلەتێک جارێکی ترەکەینەوە پەراوێزەکەینەوە دەرەوەی مێژوو ئەگەر بەم جۆرە پیاوەکانمان بەم جۆرە بیر باشە چیەڵی بە میدیای کوردی ئەو پرسیار لە تۆشەکەم ئێستا ئەتوانم بڵێم میدیای کوردی تا بۆ دوو زۆن بەش بۆ زۆنێک سەری زمان و بنی زمانی نەوت و مەعاش ینی من ئەمە 100 جار تکرارەکەمەوە موچە مافی خەڵکە ئەبێ هەبێت پرسی نەوت و شەفافەتی نەوت و داهاتی وڵات مافی خەڵکە و ئەبێ هەبێت ینی ئەم شتا وا لێم وەرنەگرن کە من مجاملەی چوزانم حکومڕانی کوردستانەکەم لەبەر نا بەڵام ناشکری هەرچی میدیای کوردیە لەسەر ئەمە قساکات ئەوە تا بەها کۆمەڵایەتەکانمان لە شوێنێکەیە کە ئەگەر ئینتباعێک دروست بۆ لای بینەری کورد کرد لەسەر بابەتێکی وە بەرنامە دروستەکەی خەڵک پێت هەڵێەوە مشکلە نەماوە یەکێک من پێم خۆشە تۆ لێری لە بەروی تۆ پێکە لە ناو سیاسەتە پێکە لە ناو ڕخنە جدیەکانە لە حکومەت و لەلایانی پەیوەندیدار بەڵام پێشم خۆشە کە ئەم پێت لێرەیە بەڕاستی ینی ئەوە بۆ معنایانە منەمە زۆر تکرارێک مجاملی هیچ شتێک ناکەین مجاملی هیچ کەسێک ناکەین بەڵام ئینتباعێک دروست بۆ لای خەڵک پێی وایە کە تەلەڤیزۆنی کردو بێ باسی نەوت و دزی و گەندەڵی و نازانم چی بکات کاکە دەروون بەشێک یەک بەش لە ئەرکەکانی میدیا گەیاندنی زانیاریە دەربارەی سیاست و ئابووری و ئەو بوارانی ڕۆژانە ئاڕات بڕێگەوە ئەرکە ئەساسەکانی تری کاکە پەروەردەکردنی مرۆڤە میدیا مهندسی عقل و وجدانی مرۆڤەکانە میدیا ئەبێت ئەو شتانی کە ئێمە ئێستا پێشنیازێکین بەسەر پێیەوە ئەمە ئیشی من و ئیشی ڕێزانکان نییە بەڕاستی ئیشی هەموو شەوێکی میدیای کوردی ئەبێ میدیای کوردی سەر لە نوێ بەعەرەبی پێڵێن ئیعادەت هەندەسات یعنی سەر لە نوێ ئەندازیاری بکەیتەوە لە عقل و بیرکردنەوە و دەرونی مرۆڤەکانە خەلل لە شوێی مرۆڤەکانایە لە هەردوو لا هەیە نەکردەوە ئەوە کارەساتەوە دوو جۆر مرۆڤمان هەیە ئێمە مرۆڤێکمان هەیە پێی ئەوترێ مێینە مرۆڤێکمان هەیە پێی ئەوترێ نێرینە خەلەلێک لاسەنگیەک شێواویەک شڵەژانێکی کارەساتبار لە نێوان لە پەیوەندی نێوان ئەم نێرومیایە هەیە ئەمە ئەبێ ڕاستکرێتەوە ئەم شڵەژانە چۆن دروست بووە مێینە شخصیەتێکە پێکاتێک تایبەتی هەیە نێرینە پێکاتێک تایبەتی هەیە پیاوان بەگشتیش دەبینن بەگشتی عنی ئێستا من و تۆ کەسێ دەم ستۆدیۆیەکەین بڕۆینە دەرو لێمان پرسن بڵێن چی بینی هەندێک شتی تەفاسیلمان ینی گشتی گشتیەتەوە بیرمان بەڵام هەر لە هەر یەکێک لەو خوشکانە و لەو ئافرەتانە پرسیت ڕەنگی پەردە و دار و وردە کارەکانت بۆ دۆزێڵێ ڕێزانکان مشتیلەکەی ئاوا بوو ڕەنگی نیرۆکەکەی وا بوو تەفاسیلی ورد ئەدۆزێتەوە ئەم دوو عقلێتە هەردووکیان تەواوکەری یەکترین ها یعنی ئەمیان گشتگیرە ئەویان وردە باشە ئەمە ئەم دوانە بێ لەکتری تێ باشە گری بەرەوە بۆی ئێستا بۆ تەسەڕوفاتانی پیاوکە ئێستا بۆت گرێ دەمەوە پیاوان بەگشتی سەیری ژیانەکە لە کۆمەڵگەیەکەی پیاو هەموو شتێکە پیاو سیاسیە پیاو لە پەرلەمانە پیاو مدیرە پیاو دکتۆرە پیاو مهندسە پیاو وا پیاو لە ئەخیرشە هینەکەی پیا مەشروب ئیمپراتۆری خێزانەکەشێتی ئیمپراتۆری خێزانەکەشێتی ئەمە کارەساتەکە ئەی باش ئیمپراتۆری خێزانەکەی چه دەورێکت هێشتەوە بۆ مینە یعنی تۆی پیاو چیت بەبێ مینە چیت یعنی تو با بگەڕینەوە بۆ سەر ئەفسانەکان و بۆ سەر بنەمای ئاینەکانیش ئەگەر دنیا و ژیان بە تەنیا نێرینە ڕۆشتای بەڕێەوە خوا چ پێویستێکرد مینە دروستکە یعنی پێم بڵێن بەس پیاوان بەس ئەم سوالە لە خۆیان بکەن بڵێن ئەگەر ژیان بە تەنیا بە نێرینە بڕۆشتای بەڕێگەوە خوا بۆچی مێینەی دروست کرد نەکرد لە ناو لە ناو هەموو بوونەوەرەکانە و بە پێچوان هەموو بوونەوەرەکان مێینە و نێرینان هەیە تەنانەت گوڵەکان درختەکان گەڵاکان هەیەە باشە کەواتە ئەم دوانە تەواوکەری یەکترین کە تەواوکەری یەکترین نابی یەکێکیان واتە سەرکە پلەی بەرزتێکە لەویتر ئەویان خزمەتکاری ئەمە ئەویان لە پێناوی ئەم دروست کرا و شتیوانە هەردووکیان تەواوکەری یەکترین ئەم نەزڕێ ئەبێ بگۆڕێ ئەمە ئەم نەزڕێ هۆکارە ئەو ئەتێ بڵێ ئەم نەزڕێ هۆکاری ئەوەیە کە پیاوان بەو هەموو بەڵێ بەڵێ خوانە دوو لە ڕووی
بینەران و بیسەرانتان و دوو لە ڕووی بەشێکی زۆر لە پیاوانی عاقڵ و ژیر ئەم تێگەیشتنیە وا لە پیاوەکە وەکو خۆی حسێ بکە کەڵەگایە ئەبێ هەموو شتێک لە خزمەتی ئەما بێت هیچ شتێکی هەڵی نییە ئەم هەموو شتەکانی ڕەوایە و هیچ ئافرەتێکیش بۆی نێڕخنە لەم بگرێت تەنانەت پیاوەکانیش بۆیان نێڕخنەی لێ بگرن ئەمە کارەسات ئەم جۆرە ڕوحی دیکتاتۆریەتە اینجا بێت بڵێم ئەم خۆ بەزلزانیە لە پشتیەوەی مرۆڤێکی زۆر لاواز هەیە مرۆڤێکی زۆر بێشەخصیەت هەیە مرۆڤێکە هەموو گیانی برینە مرۆڤێکە هەموو گیانی تەکشکاوە بڕوات هەبێ کام پیاوەی کە بە شەق لە ژنەکەی ئەدات یەک تۆز عاقلانە قسەی لەگەڵ بکە ئەگەر پاش 10 دقیقا وەکو مناڵ سەری کز نەکرد و دەست و باوەشی ژنەکەی و بێوێ بخەوێت بگری من هیچم نەزانی بێت ئەوە معناوە نییە کە لە خۆی دەنوێنێت و بۆکسە هاوێت و لە قاوێت ئەمە شتێکی زۆر مهمە یەک کۆمنتم بۆ هاتووە من یەک کۆمنتم بۆ هات یەک نامەم بۆ هات بەداخەوە بەشداری نەکرد پێم خۆش بوو کە پیاوێک ئەوەی اعترافەی کرد من مەفهومی کۆمنتەکە ینی ئەمێ بڵێم ینی من وەکوتم لە سەرەتای بەرنامەکە ئەمەوێ مچورکەیەکی بەخێر مچورکەیە کە ئینسان بێنێتەوە سەرخۆی ڕاچڵەچینێک بزەبت ڕاچڵەچینێک کە ئەو پیاوانە ڕاچڵەچێنن کە لە نادین و سەعات 2 شەو قاقای پێکەنینیانە و ماڵ و مناڵیان لە ماڵەوە جێشتۆ هەڵبەتە باسی هەمووی ناکەین بەڵام پێ دوانە بێ ئەم عادەتەی هەموو شەوانەی تۆ ئەم فەراغی کە تۆ بۆ ژنەکەتت دروست کردووە احتیمالە کەسێکی تر پڕیکاتەوە ببوورە ئەمە ئازار بەخشە ئەمە برینە بەڵام ئەیڵێ ینی پیاوێک بۆی نووسیوم پیاوێکی بەڕێز بۆی نووسیوم پیاوێک کە ڕەنگە ناوی بێنم بە دڵنیایی ئەو تۆش ئیناسی و جەنابی شتەی ناسێ نووسی ئەمەنە دەردەدارم حەزەکەم ناویشم بێنی هەموو شەو خواردنەوەی من و بە پەل و پۆشکاوی گەڕانەوەم بۆ ماڵەوە هۆکاری ئەو بوو کە خێزانەکەم بە 3 مناڵەوە خیانەتی لێکردم کە دیتێڵی نامەکانم بینی بۆم دەرکەوت ئەوە منم خیانەتم کردووە نەگەڵ ئەوە منم خیانەتم لەو بەرپرسیارەتیە کردووە کە ئەبواە هەم وایە لەگەڵ یا و نەمبووە ئەوە منم ئەبواە هەموو دەی شەوێک و نوێی شەوێک لە تەنیشتیەوە بوومایە و لەوێ نەبووم ئەوە من بووم تا دوای و تا دوای و تا دوای هەڵبەتە ئێمە من ئەم بابەتە بۆیە ئاوا تۆزێک ڕاشکاو ئەینێم بەدڵی هەمومانە لەبەروی ئەمە دیاردەیە لەبەروی کە کۆمەڵگەی کوردی لەمەی هەیە زیاتر شیرازەی تێک نەچێ بەڕاستی قسەکە ڕەنگە پرسیارێک بۆ بینەران دروست بێ بۆ پیاوێکی ئاینیمان نێناوە من بەرنامە بۆ مسلمانەکەم بەرنامە بۆ مەسیحی و یەزیدی و هەموو دینەکانەکەین بە بەرنامە بۆ مرۆڤایەتیەکەین پێم خۆش نەبوو لە منتەڵەقی دینیەوە بچینە ناو ئەم بابەتەوە ڕێزانخان لە ڕووی قانونیەوە تۆزێک شانی لێە تەواو دینی ئیسلام ئەم بابەتەی قەدەغە کردووە ئەم بابەتەی حرام کردووە بەڵام خۆ هەر ڕووشەیە بۆیە بابەتەکەم نەبەستەوە ڕەنگاگەر پیاوێکی ئاینی لێرە بووە تەنها ئەوەی پێبوتینەیە کە فعلەن بەپێی دەقا ئاینەکان حرامە یەک ڤیدۆمان هەیە ینی هیوادارم بتوانین لە بەرنامەکە هەموو ڤیددیۆکان پلیکەین ڤیددیۆی یەکەممان ئەگەر بۆ پلیکەن بە جۆمان لە برینی ئەم خانمەش فەرموو سوپاس بۆ بەرنامەکەت کاری دەروون بابەتێکی جوان و زەبورت هەڵبژاردووە من ئافرەتێکم تەمەنم 32 ساڵە و 13 ساڵە هەفسەرگیریم کردووە خاوەنی 3 منداڵم داوای جیابوونەوەم کردووە نزیکی 2 ساڵە کەیسەکەم لە دادگایە لەسەر مەشروب خواردنەوە و چوونەدەری شەوانە و نەهاتنەوەی تا بەرەبەیان بە بەردەوامی بۆیە بڕیاری جیابوونەوەمدا چونکە مەترسی هەبوو لەسەر ژیانمان بە بەردەوامی لە کاتی سەرخۆشی هەڕەشەی ماڵسووتاندن و خۆفرەدان خۆکوشتنی دەکرد بە بەردەوامی هەتا چەندین جار دەمانچەی لەسەر سەری خۆی داناوە لە بەرچاوی منداڵەکان کە ئەوەش کاریگەرێکی خراپی هەبوو بۆ سەردەرونی منداڵەکان بۆیە گەشتن ئەو قەناعەتەی جیابوونەوە باشترین بڕیارە بۆ هەردوو لامان تاوەکو کارەساتێک نەقەڵماوە وەکات دەروون پێم باشە ئەوەش باسکە من لە بەرنامەکەت کە لە ناو دادگاکان بە گرنگیەوە لەو جۆرە کەیسانە ناڕوانن کە ژن داوای جیابوونەوە دەکات لە کاتێکدا بە بەڵگە ئیسپات کراوە کە پیاوەکە ئیدمانە بە مەشروب بەڵام دادوەر بە هیچ جۆرەك ئەو کەیسانەیەک لای ناکاتەوە دەستخۆش سەریکە ئێمە هەموو تەوەجوهەکەمان وا بەرەو کۆتای بەرنامەکەچین لەسەر ئەوەیە کە من حەز ناکەم هەمیشە تەڕ و شک بە یەکۆ بسووتێنین وەکوتم لە ئینتباعێکی دینیشەوە سەیری بابەتەکە ناکەین ینی من پیاە گوەرە گرماڵێ بە پێچوانەوە
ماڵ و مناڵەکەم پیان خۆشە بخۆمە من حەزەکەم چکە کاتەکەشمان تۆزێ لای گەر وەڵامم باتەوە زۆر باش ئێستا دوای ئەم پیاوە ڕێزانخان تۆ قسەم بوو سلااو لێبێ ئافو جارڕاستەجار وحدەشم تێکرد ئەزانم ئەتێ بڵێ چی پێش بەرنامەکە سیرم کرد 57 دینارم پێ بۆی کە نەیکا بە نقطە ویستی بۆم بنێرێ خەمەنە بێ هەڵی گرێ عینیەکە باشی قوربان قوربانە بم باش بوو ژمارەکە سیف کردوم ئێمە لە ناو بەرنمەکەین هەردوو میوانە بەڕێزەکەم جوان لێتە بینەرانی کوردستان 24 جوان لێتە هەتا ئەم شوێنە ئێمە زۆر بەتونگی باز لەو دیاردایەکەین کە پیاەک تا ئاستی بێهۆشی ئەخواتەوە و بەڵام چوزانم هۆش و گۆشی نامێنێ و غەڵەتەکە بەڵام تۆ لە ناو هەموو ئەو نامانی کە بۆم هادۆک و پیاوێک دژەباوانە حتا ویستیش لە ناو بەرنمەکە بەشداری بکەی بەڵام بەهۆی ئەوەی کە لە شاری سلەیمانی دانیشیت نەتوانی تێڕوانینی تۆ چییە لەسەر بابەتی مەشروب خواردنەوە کاک دەرونجیان هەموو ئینسانێک خۆی ئەتوانێت سنوورێک بۆ خۆی دابنێت لە هەموو شتێکە هەر ئینسانێک لە سنوور لانەیە کە یاسایەکی تایبەت بە خۆی هەبێت حتمما نەتووشی گیر و گرفت دەبێت نەتووشی حاڵەتێکە بێت کە زەرری هەبێ بۆ خۆی بۆ کۆمەڵگاکێ مەی خواردنەوەش شتێکە لەم بابەتانە هەموو شتێکە لە سنوور بەزانن حتمما زەرێکی هەیە زەرری جەستەی بێ یاخود زەرری کۆمەڵایەتی بێت ئێستا کە من مەی ئەخۆمەوە بەڕاستی سنوورێکم بۆ خۆم داناوە لەبەر خاتی ماڵ و مناڵەکەم لەبەر خاتی کۆمەڵگاکەم بۆی زەرێری نەبێ بۆ هیچ کەسێک باش کاتێک ئەخۆمەوە بۆ نمونە دڵم باشترێ بە حقیقت من خۆم سروشی خۆم وایە بەهۆی جەنجاڵی ژیان و یاخود هیلاشی ئیشکردنەوە کاتێکا خۆم و ئیسراحەترێگەم مێشکم ئیسراحەترێگە بەڕاستی ڕۆمانسی ترابم بۆ ماڵ و مناڵەکەم یان کاتێک ئەو کاتانەی لە خواردنەوەم کە ئەڕۆمە بەرەو ماڵەوە تەلەفۆن بە خێزان مەگەم چییە خۆن چیتان پێویستە حەسان لە دەرەوێ چیم بۆ شوێ ینی بۆ شێوازم نێ بەڕاستی حەزش ناگەم یاڕەبی نمونە زۆر بێ با قوربانە بم حەز ناگەم ئەو گوشتاری منیش لای خەڵکێک شیرم بێت کە مەی خۆرنێن ینی من سەرنجیان ڕاگەشم بۆەوە مەبەستم ئەوە نیە ینی بیانێ ئەگەر یەکێ بێ ڕۆمانسی بێ نەخواتەوە ئاگاتان لی بێ ئەم وایە ڕەنگە توانە بی حەز ناگەم شیرم بێ لەبەر چاو هەنێک گەنجاکە مەی خۆرنین بەڵام من ئەو قسەیە بۆ یەگەم بۆیە حەزم کرد بەشداری ئەو بەرنامەی زەناوەکەم بۆی ئەو خەڵکانەیە کە بە چاوێکی ناشرین سەری مەیخۆرەکەن تەڕ و وشک بەیەکەوە نەسووتێن بەڕاستی ئەمە زۆر ناخۆشە هەنێک گەزەیەکە بڵێ ئەم مەیخۆرە دەستخۆش بەڕاستی بە چاوێکی تر سیر دەکەن دەسەکانە ئەگەر کەسێک خۆی باش بێت و خوێکی باشی هەبێت ئەگەر بخوا هەرچێک بخوات و ئەگەر ئاویش بخوات ئەگەر شەربەتیش بخوات زیادە ڕۆی تیا بکە حتمما زەرێکی هەیە بۆ تشتێک میخوارنەوەش بە هەمان شێوە بیرکردنەوەی من وایە و تا ئێستا شکر تووشی هیچی نەکردم و هیچ زەرێکینەوە دڵم باشتر بوو ئارامتریش بووم و ڕۆمانسی تریش حتمما ئارەوەڵا زۆر ڕۆمانسی تریشم لە ماڵەوە کاتێکە ئێمەوە قسەم خۆشترە ینی لەخوا بە زەبە زۆر بەختەوەن بەڵام کە ئێمە قسەم خۆشترە ماڵەوە ئەڵە نەخواردن دەڵێ بڵێ دەسەکانی سنوورێکشم دانا هەفتەی جارێک نەکەم شوێ سنوور بوازێن دەسەکانی خۆش زۆر سپاس بۆ بەشداریت کالم دەسەکانی خۆش بۆ مەی خواردنەوەکە نا دەسەکانی خۆش کە قسەت بۆ کردین و بەشدار بووی لەگەڵمانە حەزم کرا ڕوونکردنەوە بەم بۆی خەڵک بە قوربانە ئەم ڕوونکردنەوەی و ئەم ڕوونکردنەوەی کوردستان گوێی لێ و چاوە ماجەکەم برای ئەزیزی قوربانە کۆمنتێکم بۆ نووسرا زۆر بەقوت بوو ئەمەی بێڵم با تۆزێ تەنزیشی تێکن ینی برادێک نووسێتی وەڵی پیاوی تووت سێتی پیاوی بانێڵین پیاوی هیم شەربەتی نێوژیش بخوا گەر خۆی خراپێ هەر تەسەڕوفی خراپەکە بۆ پێکەنیت لە کاتی تەلەفۆنەکە ئێمە وەڵی ێزانی بۆچی پێکەنیم لەبەرەوەی ئێمە بەرنمەکەمان ینی بەعام لەسەر ئەو کەسانەیە کە ئەخۆنەوە و زەرەرێن لە خێزان ئەخبان قەز ئەمەم تێکرد باڵاسێکمانە بابەتێکی تر هەیە کە ینی ئاسایی ئەگەر هەر کەسێکە چکۆ کووتمان یعنی ئاساییە خەڵکێک ئەخواتەوە نێرگەلا کێشێ چیەکە چێکە بەڵام لەو حەدەی زەرەر بە بەرامبەرەکەی نەگەێنێ ئەوەی کە مافی خۆڵبەتە ئێمە باسی دیوە تەندروستەکەی ناکەین بۆ سێکتەری تەندروستی باسی دیوە کۆمەڵایەتی ئەمەش هەردیسانەوە بۆ پیا و لەبەرەوەی ڕەنگە بە کاتی ئاسایی وەکو هەر هەموو احترامن هەموو پیاوانی تر کە تعاملەکە لەگەڵ ماڵ و مناڵەکەیا بە ناشرینی و بە تووڕێی و بەڵام خواخوایەتی بە ڕێگایەک کە ناتوانێت و پەروەردە پیا و سالاری کە پی پەروەردە بووە ڕەنگە بە کاتی ئاسایی نەتوانێت هەم خۆشەویستی بۆ ماڵ و مناڵەکەی هەم بۆ خۆشی دەری بڕێ بەڵام کە ئەبێت کەمەیە خواتەوە ئەچێتە سەر ژیانە ئاسایی کە خۆی
حەزی کردووە پەروەردە بێ ڕەنگەوا بێ هەندێکی کەش وەکو خانمێک وەکو خانێک پێ دوایە خانمێک بە هەموو دۆخێکۆیانی لە پێناوی بەدەسێنانی ئەو ڕۆمانسیەتی کە کاکە باسی کرد پێی خۆش بێ مێردەکەی بە سەرخۆشی ڕۆمانسیەتی بۆ دەربڕێ سێری کەم مەسەلەکە لەوانیە بە سەرخۆشی یعنی خانمی ئەو وڵاتی ئێمە ئەوێ ژیانێکی ئارامی هەبێ ئیتر گوێنایەتێ بە هەر وەسیلەیەک بێ ژیانێکی ئارام بێ خێزانەکەی بپارێزێ مناڵەکانی سەلامەت بن خۆی ژنێک بێ تەندروست بێ لە ناو ماڵەکەیە ینی ژنێک بێ دوور بێ لە لێیان دوور بێ لە قسەی ناشرین دوور بێ لە سوکایەتی پێکردن بتوانێت بە ئاسایی بازارێک بکە دەوامی خۆی بکە ینی ئەو ژیانە ئاسایە یعنی ژن لە وڵاتەکەی منە لەوە زیاتری نەویستووە ئەگەر مشارەکەیکی سیاسی بکاوکو من ژنێکی سیاسی بم ڕێگەم لێ نەگیری قسەم پێنەوترێ لەسەرەوەی کە سیاستەکەم سیاست ئیشی تۆ نیە تەواو لە پەرلەمان تەواو نەبووی ئیتر دانیشە ئەها ئەم هەموو قسەی کە ئەکرێ مەسەلەن ئەتەوێت چی بێت چی بکەیت بۆ ئەوی پیاوەکەت ئەو ماڵە ڕابگرێ ئەو چۆنەڵی دروستی ماڵ خێزان ڕابگرێ ئیتر ڕەنگە بەلاتەوە کێشە نەبێ مەشروع بەخواتەوە نایخواتەوە چی ئەکا مهمەوەیە کە هاتە ناو خێزانەکەی ڕێز لە خۆت و ماڵەکە و قوتسیەتی ماڵەکە بگرێ بەداخەوە کە منە ماڵم چکە لە بەروی ئەوەندە بێزاری دبینیوە لە ژیانە هەموو یەکێک لەو ژنانەیە ئەوەندە ئەبینێ کە کاتێک شوەکە تەمەنای ئەوواکە ئەو ماڵە هێواش و هادیئی هەبێ کە بتوانێت ئوموری ڕۆژانەی خۆی ئیتر هەر هۆکارێک بێ مهم دوور بێ لە تووتیژی بێگومان ئێمەشکە هەمیشە باسی پیاو ئەەکەین بەو شێوەیە ژنەکانیشمان تووتیش دەرچوون بەهۆی ئەو پەروەردە تووتیژی کە پەروەردە کراویت تۆش ناتوانیت تۆ لە دایکی لە ناو دایکێکی باوک سالار و باوکێکی توندڕەوە مناڵێک پەروەردەکەی بڵێ وڵا ئەمە ئەم ژنم پەروەردە کرد ژنێکی هادی ئەو هەموو ئەمانە لێ یابیت ئەو مناڵە کە پەروەرد باوکی بەلێیان و بە شەق هەموو ڕۆژە لە دایکە سبینێکە گەورە ئەبێت و ئەبێتە خێزاندار تۆ چاوەڕوانی چی لەکەی کە هیچ بەرنامجێکی تریشت نەبێ بۆ تەهیلکردنیە ئەسان ژنەکە ڕەنگە هەموو گیانیشی شن بوو بێتەوە نەتوانێت بە ئازادانە لە ماڵی باوکەکە یاقسە بکە خوا بابەتێکی تریش با بە سەرمانتیانە پەڕێن من تەمەنامە کرد کە باسی مامۆستایانی ئاینی و کرد تەمەنامە کرەوەندەی مامۆستایانی ئاینی کە هەفتانە باسی ئەو دنیا و مەشروب و نازانم جۆرەها مەشروب هەیە و چەنەها حۆریان بۆ دانراوە و ئێوە لەم دنیامەی خۆن بەس بڕۆن لەو دنیا ئەو هەمووتان بۆ تۆزێک باسی ئەم دنیا و ڕێزگرتنی خێزانەکان و لەم دنیاش ڕاستە ئێمە دنیایەکی ترمانەیە بەزەم دنیاش زۆر گرنگە بۆ ئێمە ئەوەندە بە خەیاڵ مەیان بە بۆ ئەو دنیا بۆ مەشروب خۆردنەکان کە لەم دنیاشەوە ئەم پیاوانەی کە مەشروبە خۆن بە خەیاڵی ئەو دنیاوە ئەنی بەڕاستی ئەمانە هەموو کێشەن لە ناو ئێمە پیاوانی ئاینیش لەو بابەتە مقەسرن زۆر مقەسرن چونکە خێزان کە کاتێ دروستە بێ لەسەر مەسولێ ئەوەندەیەوان باسی ماوەی پێشووتر نازانم مامۆستایەکی ئاینی وابزانام دکتۆری شەبا سێواکە پێویستە کاشنەکان بڕۆنە ماڵەوەدان لە جیاتیەوان پیاوەکان دابمەزرێنن لە ناودام و دەستگاکانی ئەمەوێ پێت بڵێم ئەمە عقلیەتی ئەو کەسانەیە کە نمونن بۆ ئەوەی کە پێیان بڵێن وڵا ئەبنە نمونەوە خەڵک گویان لێگرێکم بە پرسیارەتەوە جوابم بەرەوە ینی ئەتوێ پێم بڵیت یا قسەکانی تۆ ئاگرێتەوە ئەم پیاوانەی ئەم جۆرە لە پیاوانی ئاینیە بە شێوەیەکی ناڕاستەوە خۆ سەپۆرتی ئەو پیاوانە خۆ سەپۆرتیانەکەن چکە پێڵێ لەو دنیا هەمووی حەڵالە بەس لەم دنیا تۆمەیکە تۆ بۆیتە سەرەوە وەرە سەر بابەتە جوانەکانی کە باز لە ڕێزگرتنی خێزانەکە باز لەواکە کە ژن پیا و پێکەوە لە ناو کۆمەلگایە چۆن بتوانن ئەم کۆمەلگا قرس و ژیانە قورسە بەڕێوە بەرن مناڵ چۆن پەروەردەکەن ئەوە تا ئێمە خێزانەکانمان کاک دەروون بەرەو لێک هاڵوەشانە ڕوا بۆ هەموو ئەم پیاوە سیاسیانەی هەتا سێ و چواری شەو ئەخۆنەوە نازام سیاسەتەکەن ماڵ و مناڵان بەجێشتووە چاوەڕوانی چین هەموو ئەم کوڕەگەنجانەی کە ئێستا هەتا سەعات سێ و چواری شەو لە نێرگە لە خواردن و چی و چین حتا لە هەر جێگایەکە چاوەڕوانی چین یعنی ئەمە وردەوا لە خێزانەکە کە خێزانی ئێستا سەعات یەکی شەو لە هەر جێگایەکە کە کۆمەلگایەک هەبێن بۆ نمونە ئەم شوقانە بڕۆ هەتایەکی شەو مناڵ لە دەرەوە پیاسە ئەکاوژن لە دەرەوە پیاسا ئەکاو پیا و نازانم لەکوێیە ئایا ئەمە پێوترێ خێزانناری ئێستا باش یەک تۆز باشان بین لە نوخبەی ڕۆشنبیران کە نوخبەی ڕۆشنبیر لە هەموو شوێنێکی دنیا بەشێکن لە چاکسازی کۆمەڵایەتی بەشێکن لە چی و لە چی و لە چی بەڵام نوخبەی ڕۆشن بەشێک باسی هەمووی نەکەین باسی ئەو پیاوە خوڵاس و باش و جوانانە ناکەین کە بەنیەت خەریکی چاکسازی کۆمەڵایەتی نمونەی جەناب و چێوچێ بەڵام
یعنی ئەگەر ئێسا ئەگەر کامێرایەکمان ببردایەتە کۆمەڵێ نادیە ئەو دیاردی کە ئێمە باسیەکەین یعنی لە ڕەنگە لە دە نوخبە کە نووسینیان هەیە کە بەرنامەیان هەیە کە ئیشیان هەیە کە هونەرمە ئیتر نوخبەی سیاسی ڕەنگە لە دایان دوانیان پێوە بن ینی دوانیان لەو بابەتە بن خۆیان بەوان چیڵێ وڵا پیانەڵێ بەر خۆیان بەخۆیان بن هەر خۆیان بەخۆیان من بەڕاستی ناکری ینی تۆ قسەی سەرزارت شتێک بێت ڕفتارت پێچەوانی ئەوە بێت یعنی ئەوەی کە دەیڵێی بیکە ئەوەشی کە دەیکەیت با گونجاو بێ لەگەڵەوەی کەوتوتە ئەگەر نان منافقی چییە؟ ئینسانی منافق شەیە منافق ئەوەیە کە شتێک دەڵێ شتێکی کە دەکا شتێکی پێچەوانی تر دەکا من حەزەکەم ئەگەر مەجال هەبێت لەم کۆتایی بەرنمەیە دوو ئامۆژگاریم هەیە یان دوو ڕێنماییم هەیە باشە بۆم کە بەدوا قسە بۆ پیاوانیش و بۆ ژنانیش باش بۆ پیاوان دەڵێم پیاوان ئەبێ بیریان بێت بەردەوام ئەبێ ئەوان بیر بێت کە تۆ تەنیا تۆوێک و هێلکەیەک بوویت لە ناو گەرمی و ئاسوودەیی منداڵدانێکە دروست بوویت کە هەڵگرەکەی ژنە تۆ بۆ ئەوەندە بێ وەفایت بەرامبەر بەو شوێنەی بە یەکەمین شوێن کە تۆی تا دروست بوویت چۆن ئەبێ ئەوەندە بێ وەفابی چۆن ئەبێ ئەوەندە شەق بێبڕەحمانە شەق لەم کیانە هەڵدەیت ئەمە یەک من ئەگەر لە بری ئەو ژنانە بووم کە دانیشتون چەپڵەیەکم بۆ مامۆستا لێ ڕێنمایشم بۆ ئافرەتان ئەوەیە پێیان بڵێم کەمیەت و بڕی ئەو ڕەحم و خۆشەویستی و ئەڤینەی کە لە ناخی ژنا هەیە ڕوبعی ئەوە لە پیاوانیە ئەمە هەر شتێکی طبیعی یعنی شتێکە خۆڕستکە و لە هەموو سروشتا هەیە لە هەموو کیانەکان و هەموو بوونەوەرەکانی سروشتا هەیە لەبەر ئەوە ئافرەتان قەت چاوەڕێ ئەوە مەکەن نوسخەیەکی خۆت لەو ڕەحم و بەزەیی و ئەڤین و دۆستایەتی و وەفایی کە ناخی توایە هەیە نوسخەیەکی تر لە ناو کوڕەکەت مێردەکەت باوکەکەت و براکەتا ببینی چاوەڕێ ئەوە مەکە چونکە ئەو چاوەڕێکردنە تووشی شۆکتەکە لەبەر ئەوە لە بری ئەوە هەوڵ بدە هەتاوەکو ئەم کۆمەڵگەیەمان بە 40 ساڵ 50 ساڵی تر دەکەوێتە سەر ڕاستە ڕێیەکی دادپەروەرانە بۆ ژیان هەتا ئەو کاتە تۆزێک زیاتر خۆڕاگر بن خۆتان خوێنەوارکەن خۆتان وشیارکەن بە زمانێکی نەرمتر بە زمانێکی عاقڵانە و ژیرانەتر لەگەڵ ئەم پیاوانەتان قسە بکەن کە حتا ئەوانش کە لایەن داوە بۆ ئەوەی ئەمەندەی تر بەقینا نەچن تۆ لەگەڵ ئەو جۆرە میان ڕەوای هەموو شتێک میان ڕەوی باش یەک قوسی ئەو ڕادیکالیەت شتێکی باش باشە ڕاشکاو بە بەدڵە نییە نا یعنی ڕاستە ئێمە هەمومان باسی لەواکن کا بێ خێزان گونجاو بێ کا ئەبێ بەڵام مانای چییە من هەموو ژیانی خۆم بە ترس و لەرز و میان ڕەوی لەبەر خاتری کەم بە قوربانی ڕێزاکان مەبەستم ئەوە نییە ینی منەواڵێ مەڵام ینی بەڵام من ئەمێ ئەو ئەزانم تێ ینی ئەزانم بەس ڕێگەی با منی قسە دوای تۆ قسەی کۆتایی بکەم ئێمە بە هیچ شێوەیەک ینی ژنێک کە لە وڵات هەیە بژی من باسیەوە ناکەم کە ئێستا هەندێک مۆدیلیان داناوە هەندێک کە ژنیان هێناوە بۆ ئەوەی شێوەی ژن ناشرین بکەن من خارجی ئەوانە ئەو ژنە ئاسایانی کە ژیانە بەنەسەر لە وڵاتە بە هەموو نەهامەتیەکانیانەوە ڕەزامەندن بەوەی لە ناو خێزانێکا بژین بەمەرجێک سوکایەتیان پێ نەکرێ ئێهانە نەکرێن بە ناشرین سیر نەکرێن بەڵام من قبوڵی ئەەکەم لە تۆی پیاو حتا ئەوانشم پێ بکەیت بەڵامەوش بزانە نەتیجەیەکی زۆر قورسی هەیە تەسەور بکە پێشتری ژووتومان تەسەور مەکە ئەوەی کە ئەمڕۆ لێتەیە و ئیهانەتەکە ئەمڕۆ بێدەنگ بووی بەیانی حەقی لێ نەکەیتەوە هەموو شێوەیەگەی چونکە هەموو کەپتێک نەتیجەیەکی خراپی هەیە بەرامبەر نمونەیە کە بۆی جا لەبەر ئێمە پێ باشە بەس ڕاستکەینەوەکوژنێک باتخوا ئەوە تێ نەپەڕێت دەستەکەم جۆرێکیان یەک دقە یارمەتیم دەبم باوم بیر نەچێت من باسم کرد کە
پیاوێکی بەڕێز بۆی نووسیم هۆکاریەوەی کە لە هۆکاری فراغی ئەم و خواردنەوە و چی ئەمە خێزانەکەی بەلاڕیا ڕشت و خیانەتی لێ کردووە بەڵام ئەمە شەرعێدان نییە وەنیە شەرعێدان نیە بەخیانەت سەرکە هیچ شەرعێدان نییە و هیچ نامانەوێت ئەمە ڕووبە بەڵام ئەگەر هات و پیا و بەم شێوەی ئێستا تەعامل بکە ئەوەیە کێڵێن خێزانی کوردی خەریکە لە یەک جیابوونەوە دروستە بێ ینی نەکتەن دروست نییە خەتەرێکی گەورەیە لەسەر ئێمە من بڕوام وایە کە توندوتیژی بە توندوتیژی بەرامبەر چارەسەر ناکرێت و ڕفتاری خراپ و نابەجێ بە کاردانەوەیەکی خراپتر لەو چارەسەر ناکرێت و ئیشارەتم بە یەک نقطەدا زۆر گرنگە ئەوە بیرت بێت بیر نەچێت من وتم مێینە کانگای ڕەحم و وەفایە ئەم کانگای ڕەحم و وەفایە لاوازی نییە لاوازی نییەمە ئەمە پیاوی ئەم سەردەما پیاوی ناهوشیار استغلالی ئەم ڕەحم و وەفاداریەکات و بە لاوازی دەزانێت بەڵام خۆی لە ڕاستیە و ڕەحم و وەفا توخمی سەرەکی مانەوەی کەون و کائیناتە ئافرەت بەلای منەوە ئەوەندەی ئەو بەرپرسیارە لە چارە نووسی کۆمەلگا پیا ئەوەندە بە پرسپرسیار نییە لێ دەسەکانە خۆش دەسەکانە قسەکانم تاوە کاکەسەکانە تاو کرد با کۆتایی بە بەردامەکە بێنم یەک کاتژمێرە لەسەرم بابەتە قساکەین هیوادارم مچورکەیەک و هیوادارم ڕاستڵان کاندنێکی تونگ بێت بۆ ئەو پیاوە بەڕێزانی کە ئەم بەرنامە و ئەم دیاردەیان گرێتەوە یەک تکای برایانم هەیە یەک وەکو برایەکی بچووکتان ینی ئەمە جۆرێک لە پارانەوەی لە پێناوی چاکسازی کۆمەڵایەتی وەکو برایەکی بچووکتان وەکو مامۆستایە وەکو خوشکێکتان ئەم قسانەمان لێوەرگرن بۆ ئەو پیاوانی کە دۆخ و حاڵیان وایە بۆی کە لە کۆتاییە پشتان نەشتێت بۆی کە لە کۆتاییە وەکو مامۆستا فەرمووی ئەو ئاگری میهرەبانی ژنەکانتان هەڵتان نەپڕوسچێنێ ئێمە ئەم بەرنامەیە ناکەین بۆ دژایەتی هیچ کەسێ و پلانیشمان نییە لە گوڵ کاڵتر بە هیچ کەسێک بڵین بەڵامی تر ئازارێکە و ئەبێ ئازاری خۆمان بین برینێکە و ئەبێ ئەوەنە پێچاومانە با گۆشپارە بۆ با هەڵیینەوە بۆ گەن نەکا و خراپتر نەبێت هیوادارم شتێکمان کردێ کات